نای خوای بەخشەندە میهرەبان سەرەتا بە خێراتنیەوەی خۆشەویست دەکەین کە بەشدار بوون لە پەخشکردن بڵاوکردنەوەی ئەم یادە پیرۆزە یادی لەدایکبوونی ڕابەر و پێشەوای مرۆڤایەتی حەزەتی محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم. خوای تەبارەک و تەعالا ئێوەش تەم ئەرز و پاداشە بەشدار بکە کەواتەیدا بەشدار بوون بۆ پەخشکردن چی خێر و بێرێک لەو مەجلسەدا هەوو بێ خوا بۆ ئێوەشی بنووسێ ئینشاءالله. خۆشەویستان ئێمە هەموو ساڵانە لە 12 ڕەبیع الأولدا وەکو لقی پێشدەری یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان و ئەوقافی قەڵازە لە ڕۆژی 12 ڕەبیع الأولدا لە یەکێک لە مزگەوتەکان ئەم یادە پیرۆزە پڕش کۆدارە بەڕێز و بەزیندوو ڕاگرین و یادیەکەینەوە و ئاهەنگێکی جەماوەری ساز دەکەین کە بەڕاستی موسڵمانانی دەڤەرەکەمان خوازی خێران زۆر بە جۆش و خڕۆشەوە ئامادە دەبن هەتاوای لاتوە لە مزگەوتەکاندا خەریکە جێگامان نەبێتەوە. ئەوش بخۆ نیشانەی ئەوەیە کە ئەم یادە پیرۆزە لە دڵی موسڵماناندا هەمیشە زیندویە موسڵمانان خۆشەویستی و پێغەمبەرە دڵیاندایە و لەم یادە پیرۆزەدا زۆر بە جۆش و خۆش ئامادە دەبن. مەبەستی ئێمەش ئەوەیە کەوە لەم یادەدا زیاتر موسڵمانان بە ژیاننامە و گەورەی و خۆشەویستی و پێغەمبەرە ئاشنا بکەین وەکو ئێمە ئەو دەناسین با خۆشمانی پێ بناسێنین با بمان ناسێتەوە لە دوا ڕۆژدا کە بڵێین ئەی پێغەمبەرە خۆشەویستەکە ئێمە یادی تۆمان کردوتەوە ئومەتی تۆین لە سەڵەواتدا لە چاکەدا لە هیچ دامەدا خۆی پێ بناسێنێ و لە دوا ڕۆژدا بمانەستەوە و نەڵێ سوحقان لێم دوورکەونەوە بەڵکو ئومەتی ئەو بین لە هەموو بوارەکاندا. خوازای ئێوەش بداتەوە. یا رسول الله خادمی بردارگاتم لطفی بفرمو بارخم بەناوی خوای بەرزی بێ هاوتا لەم ڕۆژە پیرۆزەدا پیرۆزبایی خۆم لە موسڵمانان جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتی دەکەم و پیرۆزبانی هەیە بە تەواوی مرۆڤایەتی هیوادارم ئەو جێژنە بێتەمای ئاسوودەی و ئارامی بۆ تەواوی موسڵمانان لە دنیادا بە تایبەت موسڵمانانی غەزا. پێ بە حەقەت زەرورە کە ئێمە موسڵمان لەو کاتانەدا لەو مناسبەی کە یاری لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم دێتەوە جارێکی دیکە ورتر جوانتر دراسی ژیانی پێغەمبەرکەین عەلەیهی سەڵات وەسەلام و سوودی هەمەلانی لێ وەربگرین کورجا چونکە ژیانی پێغەمبەر و پەیامەکەی خوای پەروەردگار پڕە لە دەست و ئامۆژگاری و وەکو دەرمانگەیەکی گەورە و فراوانە بەس ئەوەی دەوێت کە ئێمە بتوانین خۆشیەکەمان تەشخیص بکەین و بتوانین عیلاج و دەرمانەکانمانەوەدا وەربگرین. هەر لەو ڕۆژەوە کە میلەتی کوردی موسڵمان باوەشی بە ئاینی پیرۆزی ئیسلامدا کردووە بە ڕەزامەندی خۆی ئەو پەڕی خۆشحاڵی کە ئەو پەیامی وەرگرتووە خۆشەویستی پێغەمبەرشی عەلەیهی سەڵات وەسەلام لە ژیانی کردەییدا بەرجەسە کردووە و بۆیە دەبینین هەر لە دێر زەمانەوە هەتا ئێستا میلەتی کوردی موسڵمان بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە بە گۆڕ و دینێکی زۆرەوە بەشداری لە ئاهەنگی لەدایکبوونی پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام و شتنی دەبەخشنەوە پیرۆزبایی یەکتری دەکەن و دڵخۆشیان دەردەبڕن. دیارە ئەو یادی مەولودە ساڵانە کە موسڵمانان یادی دەکرێت بە تایبەتی لە دەڤەری پشدەر و قەڵاتزێ هاوڵاتیان بە گەرم و گوڕی بەشداری دەکەن و هەروە خۆشحاڵیشن. ئێمەش کە بەشداری ئەو بوونانە دەکەین ڕاستی ئەوەیە کە دەمانەوێت سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانی ڕۆژانەی خۆماندا بەرجەستە بکەین و هەروەها بیر هاوڵاتیانیشی بهێنینەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە هەمیشە هەر یادی دەکەینەوە نەک هەر لە ڕۆژی لە مانگی مەولوددا بەڵکو لە هەموو مانگەکاندا ئێمە لە خزمەت ئەو ڕێبازدانی واروە موسڵمانانیش خۆشحاڵ و بەگەرم و گوڕی بەشداریان بۆ نەیە دەکەن.